هەمووان بەخێر بێن کاک حاجی دەستپێکە فەرموو. بەناوی خوای گەورە بە خێراتنی هەموو کەناڵە بینرا و بیستراوەکان ئەەکەین ئەوانەی کە ئەم بە درێژایی ئەم دە ڕۆژە لەگەڵمان بوون و چالاکیەکەی پێشانگای نێودەوڵەتی سلێمانیتان گوێزایە و دەستخۆشیتان لێەکەین. سڵاو و ڕێزمان هەیە بۆ هەموو گەلی کوردستان و گەلی عێراق بەگشتی واروەها بۆ هاوڵاتیانی شاری سلێمانی خۆشەویست بە تایبەتی. ئێمە سپاس بۆ خوا ئەمڕۆ لە کۆتا ڕۆژی سێمین خولی پێشانگای نێودەوڵەتی سلێمانیدا و لە کۆتا سەعاتەکانی داین خۆشبەختانە بە شێوەیەکی ئارام و بە شێوەیەکی سەرکەوتوو سێهەمین خولی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بەڕێوە چووە لە دۆخێکی ئارام و خۆشدا. هاوڵاتیان سەردانێکی زۆر بەرچاو کاران هەبوو و لێرەوە ئەمەوێت سپاس و پێزانێنی خۆم دەربڕم بۆ هەموو لایەک و بۆ هاوڵاتیان بۆ سەردانی کاران و بۆ ئەوانەی کە بەشداریان کرد بەشداربووان واتە ناوەند و چاپ و بڵاوکراوەکان کە بەشداریان کرد لە سێهەمین خولدا و بەدڵنیاییەوە کارێک و حەدەسێکی لەم جۆرە گەورە کە ڕۆژانە زیاتر لە 15,000 تا 20,000 کەس سەردانی کاری ببێت بە کەم و کوڕی نابێت. سپاسی هەموو ئەوانەکەین کە بەڕخنە و پێشنیارەکانیان هاوکارمانن و هاوکارمان بوون. سپاسی هەمووان ناکەین کە بە دەستخۆشی و پێبەخشینی لەوحەی تەقدیر حانیان داوین. هەموو ئەمانە ئەبنە هۆکار بۆ ئەوەی ئێمە بەردەوام بین و ساڵ بۆ ساڵیش ئەم چالاکیە نەوعیتر و جوانتر بکەین و خزمەتی ئەم شارە خۆشەویستە و خەڵکی خۆمان و خەڵکی عێراق بکەین. بۆیە لێرەوە بەڵێنتان پێدەین وەکو کۆمپانیای ئەتڵەس ئەسیل ئێمە بەردەوامین لەسەر ئەم چالاکیە ساڵانە لەم مانگەدا بەردەوامین لەوانەیە بە پاش و پێشی چەند ڕۆژێک بەڵام هەیوادارین و بەڵێن ئەدەین کە هەوڵ ئەدەین هەموو ساڵێک لە هەفتەی دۆنەی ساڵ ڕۆژی دامەزرێنی شاری سلێمانیدا ئەم چالاکیت دووبارە بکەینەوە. بۆیە لێرەوە دەستخۆشی لە هەموو لایەک ئەەکەم و بە خێراتنی هەموو لایەک ئەەکەین و سڵاو و ڕێزی جێگەیەنین بە هەموو هاوڵاتیان و هەموو ئانێک کە سەردانی پێشانگاکیان کرد و ئەوانش کە پێیان نەکرا هیوادارم لە ساڵانی داهاتووە بتوانن سەردانی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بکەن بۆ کتێب کە ئینشاءڵڵە ساڵی داهاتوە چینە ناو چوارەمین خولیەوە. سڵاو و ڕێزجاریش کە دووبارە ئەەکەمەوە بفەرمێ کاگەریبان وەکو نوێنەری وەزارەتی ڕۆشنبیری و لاوان لە خزمەتیان بۆ قسەکردن لەسەر سێهەمین خولی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب. بەخێراتنی میدیاکارانی بەڕێزەکەم دەستخۆشی لە وەکو وەزارەتی ڕۆشنبیری و لاوان دەستخۆشی لە کۆمپانیای ئەتڵەس ئەسیل کە بە هاوکاری ژووری بازرگانی بە پشتیوانی زاوی پارێزگار ئەوە بۆ سێم ساڵەکە ئەم خولی سێمی کتێبخانەی نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب بەڕێوە چێم. یارە پرۆژەکە پرۆژێکی گرنگە بە شاری سلێمانی لەبەرەوەی کە سلێمانی وەکو پایتەختی ڕۆشنبیری دەستنیشانکراوە لە هەرێمی کوردستانە و هەروەها شاری پاڵێراوی شاری ئەدەبیە. بۆیە ئێمە بە گرنگی دەزانین کە ئەم پرۆژەیە بەردەوام بێ و بە بەردەوامی لەگەڵ کۆمپانیاکەیان لە پەیوەندیدان کە بتوانین بۆ ساڵانێکی زۆر وەکو دەستکەوتێکی ڕۆشنبیری بۆ ئەم شارە بەردەوام بێم. دیارە پرۆژەکە پرۆژێکی ڕۆشنبیری گرنگە بۆ شاری سلێمانی بێزگەرەوەی کە بوعدێکی ڕۆشنبیری و فەرهەنگی هەیە بە ئاماشەوە ڕەنگە بوعدێکی ئابووری شێوێ بوعدێکی بازرگانی هەبێ کە بە بۆنێ ئەم پێشانگایەوە ژمارەی زۆر لە بازرگانان ژمارەی بەرچاو لە ناوەندەکانی چاپ و بڵاوکردنەوە لە وڵاتانی دەوروبەرەوە دێنە شاری سلێمانی و بەشداری ئەم پرۆژەیەکەن. بۆیە ئەمە وەکو وەزارەتی ڕۆشنبیری بە بەردەوامی لە پشتیوانیان خولی ئەم ساڵیش بە چاودێری جەنابی وەزیری ڕۆشنبیری بووە و ئەویش بە هەمان شێوە پشتیوانی خۆی بۆ پێشانگە دەربڕیوە. ژمارەی زۆر لە دانیشتوانی شاری سلێمانی ڕۆشنبیران مامۆستانی زانکۆ خوێندکاران لە خولی سێمدا سەردانی ئەم پێشانگایان کردووە توانیوانە کتێبی دڵخوازی خۆیان دەستکەوێ. دیارە ئەو کتێبانی کە لێرە نمایشەکەی ڕەنگە ئەگەر ڕۆشنبیران یان خوێنەران لە دەرەوە بە سعرێکی گراندر دەستیانکەوێ ڕەنگە لێرە بە نرخێکی کەمتر ئەو کتێبانان دەستکەوێ. بۆ ئێمە دەستخۆشی لە کۆمپانیای ئەتڵەس ئەسیل دەکەین بۆ بەردەوامبوونی ئەم پێشانگایە و ئێمە لە پەیوەندیدان لەگەڵیان بۆی کە ئەم پێشانگای بەردەوام بێ. ڕەنگە ئەمە خولی سێمێتی هەندێک کەم و کورتی هەبێ بە هەردوو لە هەوڵ ئەدەین کە لە خولی چوارەمە ئەو کەم کورتیانە نێڵین و بۆی کە بتوانێت خزمەتی زیاتر بە ڕۆشنبیران و خوێنەرانی ئەم شارە بکە. زۆر زۆر سپاس. بەڕێزان سڵاوتان لێ بێ ماندوو نەبن هەموو لایەک بەخێر هاتن بە تایبەتی میدیاکارەکان کە پێم وایە ئەگەر بەبێ هەر کەسێک بەبێ هەر لایەنێک ئەم کارەی ئێمە سەرکەوتوو بواە بێگومان بەبێ ڕووماڵە جوانەکانی ئێوە ئەم کارە سەرکەوتوو نابوو. کۆمپانیای ئەتڵەس ئەسیل ڕێکخەری سەرەکی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی
لە درێژەی زنجیرە چالاکیەکانمانایی کێن ڕێکخستنی پێشەنگای نێودەوڵەتی کتێبە بۆ سلێمانی. بەڕێستان نەزانن ئەم پێشەنگایە بۆ سلێمانی و کوردستان لە چەند ڕوویەکە و گرنگی هەیە لە دیمانە و چاوپێکەوتنەکانی ترە زۆرمان ئاماژە پێداوە. نامێ بچمەوە سەر ئەوە هێندەی ئەمەوێ سوپاسی ئەو لایەنانە بکەم کە بە جۆرێک لە جۆرەکان ڕۆڵیان هەبووە لە سەرخستنی ئەم کارەیە. ئەوەی ئێستاکەی ئەوەی بین کارێک لەم جۆرە لە ماوەی 15 ڕۆژە لە سلێمانی کۆتایی دێ بە جوهد و هەوڵ و تێکۆشان و ماندووبوونی چەندین وەزارەت و دام و دەستگا و ستاف وە لە سەر و هەموویانەوە بەڕێز وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستان لە شەخصی وەزیرەوە تاوەکو فەرمانگە و دام و دەستگاکانی سەر بە وەزارەت زۆر شلگیرانە، زۆر بە مرونەت، زۆر بە ڕۆحێکی هێمن و پڕ لە خزمەت لەگەڵ ئێمە لەسەر هێڵ بوون. سەرباری ئەو دۆخ و قەیران و بارودۆخەی هەیە لەگەڵ ئێمە زۆر ئەرێنی لەسەر هێڵ بوون بۆ ئەم پێشانگایە بکەوێتە سەر پێی خۆی. هاوکات پارێزگاری سلێمانی و دام و دەستگاکانی ناو پارێزگای سلێمانی ڕۆڵێکی زۆر ئەرێنیان هەبووە، چونکە ئەگەر ئەوان هاوکار نەبوونایە بێگومان ئێمە وەکو پێشانگا و وەکو کۆمپانیا نەمانەتوانی میێوانداریکی ئاوا گەورەی چەند سەد هەزار کەسی لە پایتەختی ڕۆشنبیریە بەڕێوە بەرین. چونکە ئێمە زانین ئەم چالاکیە پێویستی بە دابینکردنی لایەنی ئەمنی و ئاسایشی و سەلامەتی و هێمنی هەیە. ئەمەش هەمووی بە هاوکاری هێزەکانی ئاسایش، پۆلیس، ناوخۆ، ئاگرکوژێنەوە، تەندروستی و ئەو دام و دەستگایانی تر بۆ کە بێگومان ئێمە ئێستا ناویانمان بیرەچێ بیان هێنین. هەروەک وەزارەتی هەروەکو ژووری بازرگانی و پیشسازیش ڕۆڵێکی ئەرێنی زۆر گەورەیان هەبووە لەم کارەیە و نەقڵەیەکی نەوعی هەنگاوێکی گەورەی جیاواز کە ئەم ساڵ لە ئەتوانم بڵێم بنەم ئینجازی ئەم خولە بۆ ئەم ساڵ بۆ ئێمە ئەوە بوو کە حکوومەتی هەرێمی کوردستان جددیتر و فۆرماڵتر لە دووخلی پێش و هاتە سەرهێڵ بە تخصیصکردن و دابینکردنی کۆمەڵێک بودجە ئەگەرچی لە ئاستی چاوەڕوانی و تموحی ئەمەیانە بوو بەڵام کەم نیە لە ڕێگە وەزارەتی پەروەردە و زانکۆکان و بودجەیەکی تا ڕادەیەک گونجا و تەرخان کرا سەرۆکایەتی پەرلەمان پێوەی بۆ ئەوەی کە بازاڕی کتێب بجوڵێنرێ و ژمارەیە کتێبیش دابین بکرێ بۆ ناوەندەکانی خوێندن و زانکۆکان. هەروەها ئەم چالاکیە گەورەی ئێوە ئەیبینن بە هاوکاری کۆمبەڵێک کارمەندی دڵسۆزی کۆمپانیای سکیوریتی بووە کە بە بەردەوامی شەو و ڕۆژ لێرە ئێشکیان گرتووە، هاوکاری ئێوەیان کردووە. هەروەها وەکو ئەزانین هیچ کارێک ئێمازانین بێکەم و کورتی نابێ، بێگومانە و کەم و کورتیانەش هەر یەکەی لەبەر هەندێک هۆکاری زۆر تایبەت و بچووک ڕوئەدەن. بۆیە لێرەوە ئێمە وەکو دەستەی بەڕێوەبەری پێشانگە و کۆمپانیا ئەتڵەسڵاسین داوای لێبوردنەکەین لەگە هاڵە و کەم و کورتیەک ئەگەر هەبوو بێت بە دڵنیایەوە بۆ ساڵانی داهاتوو بەرەو پێشێبین و سەرنج و ڕەخنە و گلەی هەموو لە دەستگاکانی ڕاگەیاندن ڕۆشنبیران نووسەرانمان وەرگرتووە ساڵ لەگەڵ ساڵ بەرەو باشتری ئەبین. و هەروەها جێی خۆیەتی کە من لێرەوە ئاماژە بۆ بم کە ئەم کارە کارێکی قورسە. ئێستا کە لەم پرس کۆنفرانسە ئێمە کۆتایی بم چالاکیە هێنین هەر لێرەوە لە سبەینەوە دەستەکەین بە ئامادەکاری بۆ ساڵانی داهاتوو بۆیە ئەم کارە لەسەر پێی خۆی وەستاوە بۆ ساڵانی داهاتوو وردەوردە بەرەو پێشەبرێ. بەخێرهاتنی هەموو لایەکەکەم سەرسەر و سەرچاو پایتەختی ڕۆشنبیری و شاری سلێمانی و کوردستان هەر ئاوادان بێت. بەڕێز کاک ئوسامە بەڕێوەبەری مارکێتینگ کۆمەڵێک داتای ورتان پێشکەشەکە لەبارەی ئەو وردەکاریانەی بەشداربووان و ڕەزامەندی بەشداربووانەوە با بفەرمێت. منیش بەناوبەی خۆم و بە ناوی پێشنگاوە دووبارە بەکارهاتنی هەموو لایەکەکەین. ولای جەنابیشتان ولای هەمووان معلومە کە هەموو چالاکیەک هەموو نیشێکی گەورەکە ئەکرێت دوجار هەڵسەنگاندنێکی بۆ ئەکرێ. ئێمەش هەڵسەنگاندنی ئەم جارێکە کردومانە و ڕاپرسیەکی چڕوپڕمان کردووە کە لە دوو بەش پێگێت. یەکێکیان بەو بەشداربووانەی کە هەمان بووە و لەگەڵ ئێمە یا بەشدارن و لەم خولەیە لەگەڵمانە بوون و یەکێکی تریشیان ئەو کەسانەی کە سەردانی پێشەنگایان کردووە یاخود لە میدیاکانەوە لە سۆشیال میدیاوە ڕوویان کردووەتە پێشەنگا و لەوێەوە چاودێری و یاخود سەیری و بابەتانیان کردووە کە لە پێشەنگای عەرز کراوە. سوپاس بۆخوا ئەمساڵ جیاواز لە ساڵانی تر لە ڕێگەی سۆشیال میدیا و جگە لە تەلەڤیزیۆن و میدیاکانەوە تەنها لە سۆشیال میدیای پێشەنگاوە گەشتووەتە ئاستی بینینی بینەرانمان بۆ پێشەنگا گەشتووەتە سەر و ملیۆنێک کەس کە ئەمانە لە ڕێگەی پیجەکانی خۆمانەوە تایبەت بە پێشەنگا متابعەمانەکەن و بە شێوەیەکی گشتی کە ڕاپرسیمان کردووە لە بینی ئەو بەشداربووانەی کە هەمان بووە ڕێژەی سەرکەوتن و ئاستی پێشەنگا لە چاوی بەشداربووانەوە گەشتووەتە سەر و 181 واتە 181 لەو بەشداربووانەی کە بەشدار بوون لەگەڵمانە
لە ئاستی پێشەنگا ڕازی بوون و دڵخۆشن بە ئاستی پێشەنگا لە ڕووی ئیدارەدان و ڕێخستنی پێشەنگا و ئەو جێبەجێکردنی کارە ئیداریەکان و هەموو ئەو بوارە ئیداریانەی کە پەیوەندی بە ڕێخستنی پێشەنگا و بەدەمەوە چوونی بەشداربووانەوە هەبووە 1970 ڕازی بوون لەو کارانە و زۆر دڵخۆشی خۆیان دەربڕیوە بۆ ئیدارە و دروستی لە کارەکانە. بە شێوەیەکی گشتی سەر و 94% بەشداربووانمان ڕازی بوون لە بەدەمەوەچوون و شێوازی جوابدانەوە و هاوکاریکردنی تیم و ستافی کۆمپانیا و پێشەنگا لە بەدەمەوەچوونی داواکاری و بەدەمەوەچوونی ئەو کار و کێشانەی کە هاتووەتە ڕوبەڕووی بەشداربووان بووەتەوە و سپاس بۆخوا دووبارەی ئەەکەینەوە کە ئەم ساڵ جیاواز لە ساڵانی تر بەهۆی ڕاپرسیەکانمانەوە سەر و 150 بەشداربووانمان لە ئێستاوە ئیستعدادیان دەربڕیوە کە شوێنی خۆیان حجز بکەن بۆ ساڵی داهاتوو و دڵخۆشن بەوەی کە نەتیجەیەکی باش و نەتیجەیەکی ئیجابیان وەرگرتووە لەم چالاکیە هەر بۆیە سەر و 150 ئیستعدادی دەربڕیوە کە هەر لە ئێستەوە گرێبەستی ساڵی داهاتوو ئەنجام بدا لەگەڵ کۆمپانیا و شوێنی خۆی حجز بکات کە ئەمەش بەپێی ئەم داتایانە ئەتوانین بڵێن کۆمپانیای ئەتلەس ئەسیل و پێشەنگای نێودوڵەتی سلێمانی بە شێوەیەکی گشتی سەر و 105 بۆ 10% ڕێخستن و کارە ئیداریەکانی بەرەو پێشتووە لە ساڵانی تر و کە ئەمەش طبعاً شایانی دەستخۆشیە لە هەموو ئەو لایەنانەی کە هاوکارمان بوون هەر بۆیە ئەمەش لێرەوە دەستخۆشی لە ئێوە لەوانەیەکەین کە هاوکارمان بوون بۆ ئەم سەرکەوتنەی کە سپاس بۆخوا ئەم ساڵ تۆمارمان کرد دەستان خۆش هەموو لایەک بەخێر بن فەرمون پچێ پرسیاری بەڵێ پرسیاری هاوڵاتیەکە ئەو وەزعێکەوە سەر کتێبخانەی پیرەمەگرون هات پێشنیازی هەبوو هەرێکێک لە ئەو ناوەندانەی لێرە بەرزارن بە کتێبیان دوو کتێب هاریکاری کتێبخانەی پیرەمەگرون بکەن بۆ ئەوەی کتێبخانەکان نوێژەکەنەوە ئەمە داوایان لێەوە کرۆ من داوای ئەو کەسەنای مەجلیس ساڵحا پێوەگێت کتێبخانەی پیرەمەگروم نوێنەریان هاتە لای ئێمە دەستکراوەمان کردن لەوەی کە سەردانی ناوەندەکان بکەن لەلایەن ئێمە ڕێگە پێدراون کە ئاسانیمان بۆ کردن سەردانی ناوەندەکان بکەن چاپخانە و کتێبخانە و پەبلیشەرەکان لەوێ هەر جۆرە کتێبێکیان دەست ئەکەوێ و ئەیان درێتەیە وەکو هەدیە پێیان نەبەخشرێ ئێمە نەک لاریمانیە کۆمەکەکەین بۆ لە دوایشا خۆمان وەکو پێشەنگای نێودوڵەتی سلێمانی بە دڵنیایە بۆ بە ئەندازە و لە قەبارەی خۆمانە وەکو باربوویەک یارمەتییان ئەگەر پرسیارەکە لە کەسێکەکەن دیاریکەن باشترە. بابەتی پڕفرۆشترین لای ئێمە من حەزەکەم ئەمەم لە هەموو میدیاکان وەڵام داوەتەوە لە هەندێک بوارە ئەگەر 100,000 نوسخە لە کتێبێک بفرۆشرێ هاوتای فرۆشتنی 100 کتێبی دانسقەیە لە بوارێکی تەخەسوسی پسپۆڕی وردا بۆ نمونە ئێمە لە وڵاتێکی وەکو کوردستانە توێژەر لە بواری ئەندازیاریە لە بواری میکانیکی و پزیشکیە ڕەنگە بڵێم ناچێتە 100 کەس لەبەرەوەگەر لە بوارێکی پسپۆڕی وردا 100 کتێب فرۆشرابێ بەها و گرنگی فرۆشتنی دەیان هزار کتێبی هەیە لە بوارێکی ترا و ئەو داتانەی لێرە و لەوێ ناڕاستە و خۆ بڵاوەکرێتەوە و باسەکرێ هیچ کامی لێدوانی فەرمی پێشەنگای نێودوڵەتی سلێمانی نییە ئێمە پڕفرۆشتنی کتێبی ساڵمان بۆ هیچ کاتێک دیاری نەکرد و دیاریشی ناکەین لەبەرەوەی کتێب لای ئێمە هەمووی گرنگە هەمووی ئەهەمیەتی خۆی هەیە و هەمووی خواستیار و دڵخوازی خۆی هەیە کە هاتووە بۆ کڕین و دەستخستنی لە کۆناڵی کەرکوو بەدەر لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان هاوڵاتیانی شارەکانی عێراق پێشوازیان چوون بوو سەردانی ئێوەیان کردووە. بەڵێ سوپاس بۆ کۆمپانیا گەشتیاریەکان کە ئەوان لێرە ناویان نەهات بە سوپاس و کۆمپانیا گەشتیاریەکان ڕۆڵێکی زۆر ئەرێنیان هەبوو لە ماوەی ئەم دەڕۆژەیە بە بەردەوامی لە وەکوڵە زاخۆوە تا کفری بە نسبەتی کوردستانەوە و لە بەغداد و سەرجەم شار و شارۆچکانی ناوەڕاست و خواروی عێراقەوە کۆمپانیا گەشتیاریەکان بەردەوام خەڵکیان هێناوە طبعاً بە ئاسانکاری ئێمە و بە ئاسانکاری پۆلیس و عەفەن سەیتەرە و بازگەکان چکە ئاسانکاری زۆریان کردووە ڕۆژ هەبووە تەنها لە دهۆکەوە تەنها لە زاخۆوە 50 پاس سەردانیکار هاتووە بۆ پێشەنگای نێودوڵەتی سلێمانی بۆ کتێب کە ئەمە بەڕاستی داتایە کە ساڵانی ڕابردوو بەو وردیە بۆ پێشەنگایش کتێب نەمان بووە لە شارێکەوە بەو دووریە بەو هەموو تێچووە خەڵک بۆ کڕینی کتێب سەردانی شوێنێکی تر بکات. دەستان خۆ لەسەرکەوتوومە لەسەر بابەتەکان و بوارەکان نامێت بەڵام لەسەر خۆی گشتی فرۆشتنی کتێب لە پێشەنگدانەکان بەداخل دەرگەمان بڵێن پاسان طبعاً بە دڵنیاییەوە
طبعا بە دڵنیاییەوە ئەم ساڵ بە بەراورد لەگەڵ ساڵانی پێشوو فرۆش زۆر باشتر بوو، سەردانی کار زۆرتر بوو و ئەوانش کە تایبەت بۆ کتێبکڕینە هاتن زۆر زیاتر بوو. بۆیە ئەتوانم بڵێم لە چاو ساڵانی پێشووەوە بە ئاستێکی زۆر باش فرۆش باشتر بوو. بەڵام ئەم داتایەکەی ئێمە بە شێوەیەکی نزیک لە دروست دەسمانەکەوێ ئەو کاتێک کە کتێبخانەکان هەمووی ناوەندەکان هەمووی ئەیپێچنەوە ئەچنە دەرەوە، چونکە ئێمە بە وەزن زیاتر هینەکەی ئەوە بڵێ داتاوەر ئەگرین تەعاملەکەین دوجار ئەبێ بزانین لە سەد تا چەندی ئەم وەزنە کە هاتۆتە ناو پێشانگاوە ئەچێتەوە دەرەوە. بۆ نمونە پارساڵ بە پێی وەزن لە 145 ئەو کتێبەی کە هاتبوو فرۆشرا بوو. ئەم ساڵ ئێشتا ئەو داتایەمان بە دەقیقین هاتۆتە دەست لەبەرەوەی چوونە دەرەوەی کتێبەکان هێشتا لە جێ خۆیەتی. ئەم سێڕۆژی کە بۆی خۆشاندان کتێبەکان ئێستاکیان تا چەند ساڵەکان کەمتر ئەو دۆخی لە سلێمانی هەبوو بابەتی خۆپیشاندانەکان بە دڵنیایەوە هیواخوازی ئینشاڵڵا بە خۆشی کۆتایی دێت. کاریگەریەکی نەرێنی زۆر کەمی هەبوو. بۆچی کەم بۆ کاریگەریەکەی؟ لەبەرەوەی سەردانیکارانی پێشانگا تەنها پشتی بە ناو شاری سلێمانی نەبەستووە. ڕاستە سلێمانی پشتی شێری بەرکەوتووە لە سەردانیکار، بەڵام وەکو وتم ڕۆژانە 50 پاس و 100 پاس لە شار و شارۆچکەکانی تری هەرێمی کوردستان و عێراقەوە هاتن بۆ ناو پێشانگا. لەبەرەوە ژمارەی سەردانیکاران ئەندازەیەک کاریگەری ئەبوو متەئەسیرە بوو بۆ ڕووداوانە بۆ دۆخەی هەبوو، بەڵام لەبەرەوەی پشتی بەستە بوو بە ئێمە ڕێکلامێکی زۆرمان کردبوو، پێشانگاکەمان باش ناساند بوو. ئێستا ناسێنراوی پێشانگای نێودوڵەتی کتێب لە سلێمانی لە ناوە ڕاست و خوار و عێراق و شار و شارۆچکەکان گەیشتوتە ئاستێک خۆتان نەزانن میدیاکان بەردەوام تەڕەقوب بکەن، چاودێریەکەن لەبەرەوە خەڵکی زانیاری هەبوو، خەڵکی شار و شارۆچکانی تر ئەهات تقریبەن ئەو کەلێنە بە جۆرێک لە جۆرەکان پڕەبووە. بەخێر بێن لە سپاس بۆ میدیاکان.